لەگەڵ سەدام وڵاتی جیهان لە هەرێمی کوردستانیش لە ساڵ ڕۆژی گیانی باڵاپۆشی پرۆژەی سمبولی نور بۆ باڵاپۆشی بۆ 13هەم ساڵی لەسەر یەک دەستی بە کارەکانی کرد. لە نێو زانکۆی سلێمانی ناوەندی زانکۆ و پەیمانگەکانی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەستان بە دابەشکردنی سەرپۆش و شیرینی و گوڵ بەسەر ئەو کەسانەی کە باڵاپۆش نین. هەروەها لە پروشەرێکدا ڕێنمایی و بیرخستنەوەیان پێشکەش کردن. ئیمڕۆ لە ڕۆژی جیهانی باڵاپۆشیە هەوڵماندا ئەم ڕۆژە لە هەرێمی کوردستان بە دیاریکای و لە شاری سلێمانی زیندوو بکەینەوە. ئیمساڵ جیاوە دە ساڵەکانی کە ڕژێکی بەرچاو لە ئەوانەی کە ناباڵاپۆشن لە زانکۆکانی سلێمانی دیاریمان کردووە بە عدەدی هەموو زانکۆکان خەڵات دابەشەکەین بەسەر ئەوانەی کە ناباڵاپۆشن و لەگەڵ ئەوەشدا پەرتووشیانە دەینە دەربارەی باڵاپۆشی بۆ هاندان بۆ خوێندنەوە بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی باڵاپۆشی و هەروە بەدەر لەوەش دابەشکردنی دیاری و گوڵ وەکو پامێکی ڕۆز و خۆشەویستی لە نێوان قوتابەکان. ئیمساڵ الحەمدولله عدەدەکە بە شێوەیەکی زۆر زیاتر بوو لە ساڵانی پێشوو کە لە شاری سلێمانی زیاتر لە 1500 ناباڵاپۆشی گرتەوە. هاوشێوەی سلێمانی لە پارێزگای هەولێریش پرۆژەی سمبولی نور دەستی بە کارەکانی کرد و دیاری و سەرپۆشی بەسەر ئافرەتانی ناباڵاپۆش دابەش کرد. ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی زانکۆ پەیمانگەکانی لقی خوشکان لە شاری هەولێر و سەرجەم شارەکانی تر ساڵانە پرۆژەیەوەمانە بێ بە یادکردنەوەی ڕۆژی باڵاپۆشی بۆ ئێم ڕۆژە سایم بە دابشکردنی چەندین دیاری بەسەرەوە خوشکانەی کە ئامادەی ئەویان تیا بوو کە ببنەوە باڵاپۆش. هەردوو لا دڵخۆشن هەموو قوتابیانی کە سەرپۆش دابش دەکەن هەموو قوتابیانشی کە سەرپۆشەکان وەردەگرن ئەوان ڕوو بە یەک دەوەستن و کەمێک لە یەک ڕادەمێن و دواتر زەردەخەنە و خەڵاتەکان ئاڵوگۆڕ دەکەن. ئەندامانی پرۆژەی سمبولی نور بۆ باڵاپۆشی پەیامی تایبەتیان بۆ هاوڕێ ناباڵاپۆشەکانیان هەیە. ئەکرێ باڵاپۆشی یارمەتیدەرێکی زیاتر و سەرخەری زیاتری ئەوان بێت لە زانکۆکانە و هیچ کاتێک باڵاپۆشی نابێتە هۆی دووربوون لە کار و هەر شتێکی تر کە ئەوان ئاواتی بۆ خوازن نەداتوە پێ بکەن بەڵکو پاڵپشتێکی گەورەتریانە. ئەمانەوێت پەیامی خۆمان دووبارە بکەینەوە بۆ ئەو هاوڕانەمان کێشتا بە ینی بڕێنی باڵاپۆشیان نەیەوە کە ئیش پامی خۆشەویستی و هاندانی ئێمەیە و پێیان بڵێن کە حیجاب ئاوا جوانێکی ئەواندا ناپۆشێت بگرە دەرخەری جوانێکی ئەوانە. بەڵێ ئەمە گوناوەندە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵ سێمی ساڵەکان پرۆژەگرەوەی کەوای لێکردن بەردەوام بین و ساڵانە پرۆژەکە دووبارە بکەینەوە هاندانی زیاتری هاوڕەکانەوەتەوان زۆر بە دڵخۆشی و لاان وەرگرین هەنێک کەسە بەستان بڕیاریا بێتە باڵاپۆش بۆی کاروچالەکەەکانی ئەمە زۆر بەدڵە بوو لە ساڵانی داهاتوە یعنی نووس هاوکارمان بن ناو گروپەکانمانەوە یارمەتیمان بن ئەو نیشانی خەڵکی کەم بۆی ببن بە باڵاپۆش. دەستخۆشیان لێکم شانازیان پێوەکەم زۆر دڵخۆشیشم وڵا زۆر جانە ئینشاءالله هەموو ساڵە بەردەوام بێت. وەک ئاماژەیەک بۆ سوورەتی نور پرۆژەی سمبولی نور بۆ باڵاپۆشی لە ساڵی 2008 لەژێر دروشمی باڵاپۆشی سیمای گەشی ئیمان و ڕەونەقی جوانی ژیانە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ڕاگەیەندرا و لەو کاتەوە تا ئێستا لە کار و چالاکی بەردەوامە و ساڵانە پەیامی بەرزی باڵاپۆشی کە لە ئاینە ئاسمانەکان بەگشتی و ئاینی پیرۆزی ئیسلام بە تایبەتی بە فەرز دانراوە بە ئافرەتانی ناباڵاپۆش دەگەیەن و ڕێنماییان بۆ پۆشینی پۆشاکی پڕحیشمەتی باڵاپۆشی دەکەن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.